هاوڕێیان ئەو کاتان باش چۆن ئەوڕۆ شتێکی مێژووی وەکو دوکۆمنت بەڵگا وەکو ڕووداوەکی مێژویە بازەکەم بۆ ئەوم نییەنی کە هیچ ژیان مردنە هەر لە حەزەک بێ تایبەت ئێستا مردن زۆر هەرزان و خێرا بووە ڕووداوەکی کڕۆنەیە ئەو شەڕینەوە ینی ئینسان دەمەوێت تەزیلی هەندێک ڕووداوی گەورە بکەم بڕە من کاتم نەبووم خۆم زۆر ڕەخنە لە خۆم دەگرم یەکەم کەس پس کات نییە ینی دەرچوی مێژوم شتەکانم دوکۆمێن نەکردێکە بە خۆم لە ناو ڕووداوەکانم دوو کاکەمە لە زیندین خەڵک دێ ساختەکاری لە مێژوو دەکا بۆیە هەتا بە خۆمان زیندین هەتا ئەو خەڵکانەی ساختەکاریان کردیە با باس بکەین هەر کەسە دوکۆمنت و ئەوەی خۆی هەبێت سێ ئەو هاوڕێیانەی کە ماون لەگەڵم ئیشیان پێکەوە بەیەکەوە ئیشمان کردێ با ئەوانیش بە سەرنجەکانیان دەوڵەمەندیکەن کەم و کورتیەکانمان بۆ پڕکەنەوە لەو ڕوانگەوە ئەمڕۆ باس لە گروپی هەفتەی شوبات لە سوید دەکەم کە گروپێک بوو دینەمۆی یعنی کۆمەڵێک داهێنانی کرد کاریگەری گەورەی لە سەخەباتی سیاسی جەماوەری فشار خستنە سەردەسەڵات پاڵپشتی دەنگە ئازاد و قوربانی دەرەکانی کوردستان کردیە ئەمێ بمێنە ینی ئەو ڕێکخراوە ئەو گروپە بەمانای وشە هیچ گروپەکی داکۆچیکار لە مافی مرۆڤ بەو تەمەنەی 11 ساڵە ئەو هەموو بەروبوومەی کەسە من دێمە سەرێ پێم وانەی بووە ڕێکخراوی چاک لە بواری جینۆساید ئیشی زۆر لە هەفتەی شوباتی زیاتر کردیە بەڵام هەفتەی شوباتیش گروپی هەفتەی شوبات ئیشی زۆر گەورەی کردیە بەڵام ئەومانای ئەوە نییە هەموو کارەکان ئەوە کردیتی گروپی هەفتەی شوبات گروپی هەفتەی شوبات یەکێک لە دینەمۆ سەرچەکانی ئەوروپا سوید بە مطلقی بەس ئەو بووە لە خەباتی لە مافی مرۆڤ و ئازادی بیرۆرە ئەو کات لە ئەوروپاش بەشێک بۆ لەو دینەمەوەی پاڵپشت بۆ بەڵام دەیان ڕێکخراوی تر لە ئەوروپا هەبووە بە سەدان کەس کە ئیشیان کردیە ئینسان دەبێت ڕێز لە خەباتی تێکۆشانی ئەوانیش بگرێ لەو ڕوانگەوە ئاوڕیان ئێمە من لە قۆناغی چاکووە ینی کە بەرپرسی چاک و سەرپەرشتی چاکمان دەکرد لە سوید هەم کۆنتاکتێکی زۆری نێودەوڵەتیمان هەبوو هەمیش زۆر جار چاک تدەخلی لە مافی مرۆڤیش دەکرد لەگەڵ هاوڕێیانی کۆمونیستی کرێکاری کە بە تایبەتی کاک شەماڵ عەلی کە ئەو کات ئەو بوو کاک پۆڵای زیندان کە پارچەپی کوردستانیان هەبوو و هەندێک جار ئەزبی کوردستان لەگەڵمان دەهاتن پەچەدەکە ئەو برادرانەی ئاپۆچی ئەو چار پێنجەکە بە بەردەوام هەندێک ئیشکارمان دەکرد لە 2002 مەسەنێک لەوانە ساڵیادی شەید سەردەشما کردەوە بێکەوە ئیشمان دەکرد چەند خۆپیشاندانێکمان کرد چەندین یادداشتنامەمان بەرز کردەوە مرۆڤێکی لۆ پەرلەمان و حکوومەت و ینی لۆ کۆمەلگای باشوور بەلاغی هاوبەشمان دەردەکرد خەربووینەوە لە هەفتەی شوبات کە ڕوویدا تر هەمومان کۆبوونەوە ئەو کاتی شتێک نەبوونایە هەفتەی شوباتی بەس ئەو گروپانە ئێمە یەکترمان دەناسوی تر بە ئێستاکەشەوە کە داوا دەکەین ئەو خەڵکێکەیە لە ستۆکۆڵم لەگەڵمان کۆ دەبێتەوە دۆستا هاوڕێیە وەکو ئێمە بیر دەکاتەوە بە سەر بە حیزب نییە کەسانی ئازادی خوازن کە بەشێک لەو کاریسالاچێنەی ئێمە یعنی ئێمە وەکو چ چاک کۆن چە ئەفتەی شوبات گروپی ئەفتەی شوبات قەت ڕۆژێک لە ڕۆژان سەدان ئەنداممان نەبوو کە خەڵکمان پێکۆ کردەوە زۆر خۆپیشاندان هەبووە بە تایبەتی هەفتەی شوبات هیچ مڵکیەوە بوو گۆڕان ئەو کاتێزێکی کاریگەر بوو ئە بەڕاست بزنەوەی گۆڕانیش کە دروست بوو وەک بەشێکی سەرەکی دەیان ئەندامیان لەگەڵمان بوون کە هەفتەی شوبات ڕوویدا ئەمە سەرپەرشتیمان کرد ئەمە ئەو گروپانە بەیەکەوە لەوێندەر خۆپیشاندانێکی گەورە بوو نزیک 1000 کەسێک کۆبووە دوای ئەوە سێ خۆپیشاندانی کەمان کرد دەئی دووەم سێم بڕیاری لە 15/3/2011 بڕیاری دروستکردنی ئەو گروپەماندا من باشم لەبیرە
ینی ئەگەر کاک شەماڵ عەلی بێتەوە بیری خەواڵی ئەوەم پێگوتن کە جەوهەرنامێق ژەهر خوارد کرایە لەو دوو ڕۆژە لە کوردستان پۆست بڵاو دەتەوە چوینە سەرەوە لای پالە فاتیمە ڕێکخراوەکی هەیە سارا محەممەدی لەوێندە لە ناو سنتەر 6 کەس بوون کۆبووینەوە بڕیارماندا شتێک لە ناوەک شکە لێ بنین واز لەو حزبانە بێنین بە تایبەتی من ئەو دەم کەمێک سار بووم لە چاگەین دوای حەزی شوات گەیشتمە قەناعات ئەو باوەڕێی کە یعنی پێویست ناکە هەر لەسەر جینۆسایدیش بکە پێویستە سە مافی مرۆڤ ئازادی بیرروڕا دژی ئەو دەسەڵاتە زیاتر کاتەکان ببینە سەر نەکرد بە ڕووداوە کۆنەکانی مێژووی وەکو ئەنفال و هەڵەبجە و بە هەر حاڵ ئەو کەسانەی ئەو گروپیان دروست کرد لە 15 بەیانەکەی تقریبا سعات 1 دەبوو 12 ئەو کاتانە بوو کاک پۆڵای زیندانی ئێستاش ئەوەیە سارا محەممەدی کاک فایق سەعید شەماڵ عەلی ئازاو غەریب و قادر نادر ئەو کاک فایق و سارای محەممەدی و کاک پۆڵە ئەوە هەر دوای 6 مانگ دواتر وازیانێنە بەنی بەبێ هیچ سەبەبێکی ئەوە دوورکەوتنەوە ئیتر تا ئێستاش بەشێک دینەمۆی بدایەتی کاری ساراچەکان ئەوانە لەگەڵمان بوون لە هەر سەبەبێ بوو ئەمە ئەو سەی ترماینەوە بەڵام بەردەوام بووی لە کاری سالاکی کاک ئازاد غەریبیش لە دوای گۆڕان چۆنا حکوومەت ئەویش دوورکەتەوە 2014 و شتی وا بوو 2014 دوورکەتەوە بەڵام ئەو سێمان بەردەوامیمان پێدا بەردەوام هاریکاری دەکرێن ینی بە 3 کەس ئیدامەمان پێدا کە زۆر کار و سالاکیمان کردیان هاوڕێیان لە هەفتەی شوبات ئەمە چار خۆپیشاندانمان کرد لەو ستۆکۆڵمەی هەموو کوردانی ستۆکۆڵم دەزە ئاخر خۆپیشاندانمان دژی ئابلۆقەی ئابووری بسە هەولێر لە بەردەم پەرلەمانی سوید سێمان لە بەردەم ئەوە کردتان هەر ئەو گروپە بووین بانگەوازمان دەکرد بدات نزیک 50 کەسێک دەبوون کە سەرپەرشتیمان دەکرد خەڵک هەموو کە بەرەو ڕوخان دەڕوە هەموو خەڵک دێ بەڵام کەزانیان ناڕوخێ و حرەکە پاشەک شەی کرد زۆر کەس پاشەک شە دەکاتن ئێمە ئەو نمونانەمان دیتەوە بەهەرحاڵ ئەو شەشەماینەوە شەش ئەو 3 کەسماینەوە هەتا ساڵی 2012 ئەو سێ درێژەمان پێدا لە دەیان کار و سالاچی کە هەر ئەو جەماوەرەی ئەو جەماوەرەمان هەبووە مەسەڵەن ئەو هاوڕێیانەی خۆم هەبوو کاک شەماڵ ئەو هاوڕێیانی کۆمۆنیستی بوو و گۆڕان بەڕاستی کاک ئازاد غەریب گۆڕانەکان دەهات حتا نەچوونە ناو دەسەڵات بەردەوام بەشێکیان 5 لە بۆ 10 کەسیان لەگەڵمان بوون خۆ خەڵکی تریش بەڕاست هاتە ناومان ئێستاڵێن ینی بە ویژدان بڵێن کاک بەختیار مامشێخۆ هەر زوو هاتە ناومان کە یەکێک لەو گروپانەی دەستەی هێرشە یعنی هەندێکمان هەیە ئەمە بەڕاستی بەس بۆ پەیوەندیەکانە چکە لەگەر پەیوەندیە نێودەوڵەتیەکان دەبی قسەک سابت بی بەڵام هەندێک هەیە ئەوەیە ینی دەبی تەوزیعی دەور بکرێت کاک بەختیار مامشێخۆ کاک ئەحسان ئەمین کە پێشتر پەیامێری KNN بوو بەڵام هەم تەلەڤیزیۆنەکەی تا 2014 لەگەڵدا بوو هەمیش بەردەوام تا 2020 لەگەڵمان بووە ینی کادرێکی ماندیە کاک حەمە خالید شاعیرا کاک خالید کۆمۆنیست بوو کۆن بەهەرحاڵ حەمە خالید شاعیر لە زۆربەی کار و چالاکیەکان لەگەڵمان بوون سزاخان و کوردستان خان کە دوو کادری گۆڕان بوون تا یعنی بەڕاستی جێگە ڕێزن ئەوانە نەدەترسان سێوەخانی گوڵ لە بادینان کە بەردەوام لە هەموو کار و سالاکیەک بەخۆی دوسێ کەس ئامادەیە تاڤگە سابیر لە هەموو کار و چالاکیەکی پێمان نەگوت بەس بەڕاستی دۆ هەموو کار و چالاکیانەی هێرش بووە لەگەڵمان هاتیە هەموو کات ئەڵێ من ئامادەم کاک شەماڵ بەشیری کە بەردەوام لەگەڵمانە کاکۆگر بتوێنین کاک بێ سندڕەیی نادیە کوردین پێدەگوترێ کاک سامان منمی تاراخان هاوسەری کاک شەماڵی سۆزانخان هاوسەری کاک پۆڵای کاکە سامی معرف یەکێک لەو دەنگە بوێر و ماندوانەی عەبدە شوباتە زەربەزە سەڵ نەکەرەوە ئانی بەڕاستی هەر شتێک بێ بەڵام یەکێک لەو دەنگ و
ئامادە بووە لەو هەر خۆپیشاندانە بەخۆ بە کاک بەختیار و کاک بێستون بەس کاک شەماڵیش کاک شەماڵ عەلی و کاک دلێر ئەو مەجموعەیە بە بەردەوام ئێمە سەرپەرشتی و ئەوە دەستەی هجووم بووینە لۆ کۆمەڵێک کار و چالاکی هاوکات پەیوەندی نێودەوڵەتی و بەڕاست یەک دوو مانجی شەڵاڵە ڕافع لەگەڵ مام بە زەر زۆر کوشاوە یەک دوو مانگ چکە یەک دوو دانیشتنمان لەم ئەوەی ویش کرد ئەبێ وەکو ئەمانەتە چی مێژووی باز بکرێ هاوڕێیان هەفتەی شوبات ئەو کار و چالاکیانیان کرد وەکو گوتم هەر ئەوانە بوون کە پێکەوە یادی برێم دژی تیرۆری سەردەشت لە ئەوەزەم 12 بوو ببرن 12 بوو کردمان هەفتەیەک دواتر بوو بەڵام لە شەید کاوە گەرمیانی بردمانە ئاسمان 3-4 خۆپیشاندان و ناڕزایەتی بەردەواممان کرد ئەم لێرە باس خۆپیشاندانەکان دەکەم وێنە هەیە زیاتر بەداخەوە من ئەو وێنانەم هەموو لە ئەکاونتە کۆنەکەم دانابوو مەلەفی ئەودەی شوبات مەلەفی چاک زیام پارتی بێڕەوشت و لەگەر ئێستا بۆمان دەرکەوت و خەڵک کەشی بێڕەوشت ڕیپۆرت و سکاڵای لێکردینە بە بەڵگە لە بەردەستمانە لیان ڕشکردنەوە بەرحاڵ دۆسێ ویدات شەید ویدات کاوە گەرمیانی لازم فەرامۆش کارزان کەریم نیاز عەزیز سەید ئەکرەم زیندانیانی بادینان هەر لە 2015ەوە تا ئێستا چکۆوانە لە 2015 ئەمە بە شەو چینە بەردەم وەزارەتی دەرەوە ڤیددیۆ دەنگمان وێنەمان هێچ ئەو کۆمنتە خەوات و کە کار و چالاکی دەکەی پێویست ناکە من لێرە قسەیەک بکەم کە دوای ئەو بە درۆزن دەربچم لەم بەگاڵتەجار هاوڕێیان لە مێژوو زۆر کەس هەوڵیدایە خۆی بکاتە قارەمان تەزویر بکە ڕۆڵی خۆی ئەو بەس ئەو دەبنە قەشمەر یان ڕۆڵی خەڵک فەرامۆش بکە مێژوو نووسین وەک چۆن ئیسلامێکی ڕازگۆ ئەوەی کە ئەوەیە دەست بۆ قورئان دەبە چۆن گەنجێک کە عاشق بە کچێک دەبێت کچێک عاشق نامەیەک بۆ یەک دەنووسی بە سەدقەوە تۆ دەبی وابی ڕاست غەڵەت من خەڵک هەیە لەگەڵمان بووە ستا خەنجەرم لێدا بەس باسم کردیە لەو ناوانە بە جددیمە ینی لە هەموو شوێنە قسەشمە بەس ئەوە بەشەکن لە دینەمۆ چ لە ئێرە چ لە چاک لەگەڵ ئێمە ئیشیان کردیە ماندی بوونە من ناتوانم ڕۆڵیان ڕشکەمەوە بە میزاج بیکەم چکەوە دەبتەقین نابتە نووسینەوەی مێژ دەبێت ڕاستیەکان باز بکرێگە تاڵیش بێ بەهەرحاڵ با بێمەوە کاوە ویدات منازم فەرامۆش کارزان کەریم نیاز عەزیز سەید ئەکرەم زیندانیانی بادینان 2015 تا ئێستا براینی کاکە هەفتەی شوبات کە باوشەی سوورچێ و جگە لەو هەموو چالاکیە باوشەی سوورچێ و هاتە ئێرە ئێستا باز دەکەم چمان کردی حاکم هاوژین دژی داعش پژگیری کۆبانی شنگال شەوێک نووسین لە بەردەم پەرلەمانی ئەوروپا پەرلەمانی وەزارەت شەو نووسین کۆدە تا دژی مەسعود بارزانی لە سنتەرمان گرتنمان کرد سنتەری ستۆکۆڵم چوونە سەبارەگاکانی هەرێم پارتی کە کۆی ئەوانەی باز دەکەم هاوڕێیان لە زۆر وڵات کرایە هەر ئەودەی شوبات نەیکردیوەس ئەودەی شوبات کە یەکێک لە سیفاتەکانمان ئەوە بوو دەچەقین و دەمانکردە مۆدیل یعنی لە هەموو وڵاتە کرایە بۆ کۆی ئەو ئیشانە لە لەندەن دەکرا دانیمارک دەکرا لە زۆربەی وڵاتەکان لە برۆکسل کرایە بەڵام ئێمە بە ساڵ ئیشمانەسە ئەو کەیسانە کردووە وە کردومانە تا مۆدیلە کە خەڵک ببرنەوە ویستم دیزاینەکەش گۆڕن هەر لە ژوورەوە نەبێت کردومانە هاوڕێن بنمونە ئیباوت شەی سوورچێەوە بە ئەو شتەی بە تێکسیشەوە ڕۆژانە دەنووسم لەگەر دوای خۆپیشاندانەکانی ئەودەی شوبات کاک شاه و سەعید کە ئەو دەمی پەرلەمانتاری ئەوەش بوو گۆڕانیش بوو لەگەڵ کاک زەبار ئەمین باشی سوورچێویان هێنابوو لەگەڵ ئێمە لە خەت بوو باشی سوورچێ و لە دوای ئەو ڕووداوانە ئەمەش دوورە پەرێز بن بەڕاستیان دەکە ئەو کات ناسق قادر ئەکایەکێک لە ڕێبەرانی هەفتەی شوبات بوو داوای لێکردوتم تا بە خۆیان تەدەخڵ نەکەن من بەرحاڵ ڕۆژێک کاک زەبار
تەلەفۆنی لۆ کردموتی قادر دەتوانی بێت جەبار ئەمین پەرلەمانتاری ئەوە چوم لەگەڵیان دانیشتم وتی پێم خۆشە یەک دیداریان وەگرت لەگە میلۆ پارتی ئیتر گوتی ئەگەر پێت بکرێ ئەتو دیدارانە ڕێک بێخەیانی من هەوپەکەم لە خۆمزانیان بەڕاستی کاک جەبار ئەمین دەهەنچی من علاقەی هەیە پەرلەمانتارە بەڵام وتم بەسەر ئەو چاوی لە باچی سوچێ زۆر گرنگ بووم کە ئەو کە ڕەمزەکی گەورەیە تا ئێستاش کۆڵ نەدەرە و لە هەموو خۆپشاندانەکانە جێگای ڕێزە ئیترەوە بوو لە سوسیال دیموکرات لەگەر ئەو وەزیری دەرەوەی سوید کە ئەو کات مەسوولی پەیوەندەکانی دەرەوە بوو لۆمەگرت کاگازات غەریب ئەو لەگەڵی چوو بەڕاستی ئەو ئەم پێم بەس شەڕێکی گەورەشم کرد لەبەرەوەی ئەم لەگەر ئەو وەزیری دەرەوەی ئەو کات زۆر بینم خراپ بوو یەک دوجار دۆستی پارتی دۆستی یەکێتی بوو بە شەڕ هاتم لە چاک لە قۆناغی چاک لەسەر مەسەلەی ئەنفال و هەڵەبجە بوو نەک لەسەر مەسە ئەو بوو مۆدێرات وەرمانگرت وەزارەتی دەرەوە لۆمان وەرگرت لەگەر گوفران ئەلنەدەف دانیشتنی کرد مەسئولی هەموو شەرق ئەوسەد بۆ باوشەی سوچە و لێرە ئەوەیە پارتی چەپ دانیشتنمان بۆ کرد ئەمنسی ئەنتەرناسیۆنال کریستن دیموکرات یەک حزبمان نەدیت نازەم چیان بوو بە هەرحاڵ هەموو حزبەکانمان دیت لە بۆیان دیدارێکی زۆر باش بوو ڕۆژانە ڕکلامی یوسەندەمان کردە خەبەر چێش گروپی ینی گروپی ئەودەی شوباتوانی لە سوید ئەو دۆسیە بگەێنتە پەرلەمان حکوومات ینی مەسوولی شەرق ئەوسەد لەگەری دانیشت بەرپرسی سیاسەتی دەرەوەی هەموو سۆسیال دیموکرات لەگەری دانیشت مۆدێرات بەرپرسی دۆسیە کوردیان لەگەر دانیشت ئەوەنە حزب بوو حکوومەت بەڕێوە دەبنەوە لە میدیا بەبەردەوام ئێمە ئیشمان لەسەر ئەو کەیسانە دەکرد هەموو ئەوانی کاش وەکو گوتم خەڵچتری و ڕێکخراوی تریش ئیشی لەسەکردیە بەس ئەو کات ئێمە هەر بەناومان ئەوە بوو لە هەموو کەیسەکان دوو خۆپیشاندان سێ خۆپیشاندانمان دەکرد ئەچینە سەر و جەلاکی حکوومەتی هەرێم لەگە وەزارەتی دەرەوە تا ئێستاش هاوڕێ من ئەوڕۆ چوومە سەر مەیلی گروپی ئەفتەی شوبات لە 2011 ئێمە کۆنتاکتمان لەگەر نووسنگەیەکی ئەوروپا هەیە نووسنگەیەکی ئەوروپا هەیە و لە ناوەڕاستی مانجی چارە ئەوەم تەقیق نەکرد بەس وەخت خۆی لە فەیسبووکەکەم هەمووی هەبوو یەکەم دیدارمان لەگەر گوفران نەدەف مەسئولی شەرق ئەوسەد کە ژنێکی عەرەبی عێراقی بوو بەس مەسئولی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی وەزارەتی دەرەوەی سوید بوو یعنی لێراوە نییە ئێستاش مەسئولی هەموو دۆسێک عێراق ژنێکی فارسە نیلۆفی یعنی هندی هەبووە سویدی هەبووە هیچیان لە 2 ساڵیش کەمتر نامینێنەوە هەموو 6 مانگ ساڵەکە دەرێن کەسمان بەرگەی عێراق ناگرین بەهەرحاڵ زیاتر لە 15 لەو 20 بەرپرسی دۆسیە عێراقمان ئەوە کردی هاوڕێیان ئێمە لە گروپی ئەودەی شوبات لەگە بەشی ئێران دانیشتنمان هەبووە لەگە سووریا هەمانە لەگەر تورکیا هەمان بووە لەگە تورکیا گەلک زۆر دانیشتنمان کردیا لەگە عێراقیش هەمان بووە لەگە هەر چار هەمان بەڵام ئێمە قەت بە دوای ئەوە نەچینەوە وەزیر دابنیشن ئەگەنا وەزیر دیتینە بۆ من زۆر بەسیت وەزیری دەرەوە بەڵام دەبتە زیاتر ڕکلام لە بەرەوەی وەزیر داوا لە بەشی عێراق دەکاتم دۆسیەمان بدەنێ چی هەیە ئەنێتی دەچی وزارە شتە شکلیە ئەگەنا لێرە شتەکان پرۆفشنال کرایە بۆیە هەموو کات ئێمە تەرکیز لەسەر بەشی عێراق دەکەین لە پەرلەمانی ئەوروپا لە وەزارەتی دەرەوە و لە پەرلەمانی سویدیش لەگەر بەرپرسانی سیاسەتی دەرەوە و دۆسەی کورد سیاسەتی دەرەوە و دۆسێ کورد و مافی مرۆڤ ئەو بەشانە لەگەر دەکەین ناچین بەشی کوشتکاڵ دابنیشنەگە بەشی پەروەردە دابنیشنە تا ڕکلامێک بۆ خۆت خراپ نییە ینی ئەوانە بەس کاچی بن ینی ئەوەی بیرە ئیش بکە دەوێ پرۆفشناڵاتی ئیش بکاتن بەهەرحاڵ لە شەنگاڵ ئەمە شەوماینەوە لەگەر کچێکی کەرکوچی بوو بانگەشەی کرد دوای ئەو هەموو گروپی هەفتەی شوبات ماینەوە یعنی ئەو کات کاک شەماڵ بوو کا خالید بوو ئەمن بووم یەک دوو ئەندامی تریشمان بووە ئەسەر نایەتەوە بیرم بەهەرحاڵ بەڵام خەڵکی تریش بوو هەندێک دووسێ کادری گۆڕان بوو کاک فەرهاد بوو دوو کوردی باکوور بوو شەوک ماینەوە هەتا بەیانی مانمان کرد لە خواردن بەس ئەو دەنگدانەوە گەورەی نەبوو لەبەرەوەی داعش زۆر گەورە بوو فەیسبووکی وەکو ئێستا نەبوو 2004
بەڵام ئیشی گەلە گەورە لەو هەر یەک لەوانە هەم سەردانی وەزارەتی دەرەوەمان کردی هەم بەیان نامەمان بەرپرسانی سیاسەتی دەرەوە دەرکردی هەم بە پەرلەمانتارەکان هەم خەباتی خۆپیشاندانمان کردیان خۆپیشاندان لە سەزادە جگەلەوەی لە میدیاش بەیان نامەمان دەرکردیە ئەوانەمان دەکردە کار و چالاکی لە میدیاکانی کوردی کە کۆن زۆر ئەوە دەبوو کۆدەتای بارزانی چوینە هاوڕێیان کۆدەتای بارزان قسەک لەسەری ڕاوەستم لەگەڵ ساڵیادی شەی سەردەشت و ئەوە ساڵیادەکانیشمان دەکردەوە کاوە سەردەشت ویدات لە گۆڕەپانی سەرگرستۆری یعنی دەیان لەو خۆپیشاندانە نەمان هەیە بەوانە بەشێکی گرنگی کار ینی تێکەڵ چێژوە من نەبووینە بەس بچین دوو نامە بنێرین بەس بچینیان خۆپیشان هەموو جۆرە کار و چالاکێکی ئوروپی ئەفتەی شوبات نەک جارە و دوو لە سەری ڕاوەستانە بە ساڵ هەتا دۆستەکان ئازاد بوونە بنمونە ئەوەتە هەموو ئەوانە ناوم هێنان زیندوون ڕەنگە سەسەی دەکرام حاڵەتی دەرونی خراپبی ئەگەنە هەر هەموو ئەوانە زیندوون با بڵێ نۆمان نەکردیا بەڵام من سەدوارەی دەکەمەوە ئەفتەی شوبات بەشێک وە نەک هەموو حرەکەی ئەوروپا و بەس لە سوید بوو ئەو کات تاوەکو 2016 بەس لە سوید بوو دوای کاگڕان زەرگڕاوی هات دوای ئەوە ڕەگەز کەمان لە 2017 بوو هاتە ئەوروپای و پێشتر لە سوید بێسە دێمە سەر ئەو مۆزوع لە کوردستان بووە لە ڕانیا بوو هاوڕێیان هەشت سیمیناری پەرلەمانتاریمان بە هەریکاری ئەمینە کاکە باوە کە ئەمینە بەردەوام لەگەڵمان بووە لەگەڵ ئەوە بووە ینی مەسەلەن لەگەڵ ئێمەوەکو ئێمە داوامان لێ کردووە ئیمزای پەرلەمانتارانی هێناوە سیمیناری کردووە ناڕزایەتی خۆی دەربڕیە لە خۆپیشاندانەکان لەگەڵمان بوو ینی ئەمینە لە هەموو کات لەگەڵمان بووە لەو کار و چالاکیانە بەڵام بەبێ ئەمینەش ئێمە هەموو ئەو دیدارانە ماوە گرتیەوە هاوڕێ ئەمینە هیچێک لە هاوڕێزەکانە بەڵام ئەو بخۆی لێرەیە من هیچ دیدارەشی وەزارەتی دەرەوە سەتانوهەتی ئەو دیدارانەی پەرلەمانتارەکانیش هەموو ئەزام دوو سەیرەوە گرتیمە سەیرەوە گرتیمە بە چاک و ئەفتەی شوبات هەر هەمووم بەخۆم وەرم گرتی لەبەر ئەوهی هەر بداتە تا ئەمنی بردە ژۆری ئەمینە یەکەم دیداری لە 2006 لەگە ئۆلف هۆفمان و لە هۆفمان ئەوە بەرپرسی بوو لە ڤێنستەر پارتی پارچە چون دوای ئەوە هەمووی بەخۆم فێڵم نێکرد هەرچمە زۆر دای بەخۆم عیلاقەم دروست کردیە کۆدەکەم دیتەوە بە هەر حاڵ بەڵام هەموو سیمینارەکان ئەمینە بە شێری بەردەکەوی پەرلەما نوێنەرەکانی دەینا نیواونی بوویان ئەکسەرەتی ئەمینە دەیهێنان و ئێمە لەگەڵی بوون و بەردەوام چکۆ ئێمەش علاقەمان هەبوو بەس ئەمینە لە ئێمە زیاتر هەی بوو ئەم دەبێ هەشت سیمینارمان لەسەر ڕەوشی مافی مرۆڤ کردیە کە من بەشی لەوانە دەرێم دوو جار ڕۆژنامە نووسانی میدیای ئەهلی ئەحمەد میرە شوان محەممەد یحیا بەرزنجی ئاڵا ناوەکەی نەبیستۆ لە هاوڵاتی بوو چارەمان داوەت کردیە دوو جار ئاوانە هاتیینە هاوکات کاک کەمال چۆمانیمان داوت کرد 2015 بەر لەو ئەبێ 2014 یان 13 بێت تەقبیقنیم کا کامەرا من تکمان داوت کرد و کاک شێروا شێروانیمان داوت کرد ساڵی 2020 مانجی 6 لەگە تارا حوسێن لە تەفگەری ئازادی سێ جاریش بەبێ هیچ کوردە کردمان بەس پەرلەمانتارە سویدەکان ئەو وەزیری دیفاعی سویدمان هێناوە یعنی کەس نمانێ وەزارەتی دەرەوەی سویدمان هێناوە لە ئەوە ئەمە بەشێک بووە بە کورتی ئێمە لە گروپی ئەفتەی شوبات لە 2011ەوە تا ئێستا لە مانجی چارەوە تا ئێستا 6 مانگ جارێک کەمتر زووتر ساڵی بەلای کەم 2 لۆ 3 دیدارمان لەگەر وەزارەتی دەرەوەی سوید بەلای کەم کردیە بە پێ ڕووداو بە مەزان ڕووداوە کۆبانی لە 24 ساعتی 4 دیدارمان کرد لەگە وەزارەتی دەرەوە نووسینگەیەکی ئەوروپا پەرلەمانی سوید لە 24 ساعتی 4 دیدارمان کرد بە یەک ڕۆژ 3 دیدارمان کرد بەڵام جاری واش هەبووە بە 6 مانگ 2 دیدار 3 دیدارمان ئەگە کردبی ئەمە بەزنامە و نامەکاری بەردەوام هەمان بووە لەگە نووسینگەی یەکێتی ئەوروپا لە 2012 گوتم نووسینگەی یەکێتی ئەوروپا لە سوید
واتە نوێ نەرایەتی یەکێتی ئەوروپا لە سوید لە 2012 ئەمن دکمنتم دیتەوە و سێجار کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا جوابی گروپی ئەفدەی شوباتی دایتەوە بڵاویشمان کردەوە ئەو دەبی بگەڕێن لەناو ئەوەکان هاوڕێیان من دوێنێ ساڵ یادی بووم بۆیە بە پەلا ئەوانە من کردیە و ئەوە تەواو نییە بەس دەمەیە تا تووشی فقدان زاکیرێش نەبوویمە و تا بە خۆمان زیندین بەلای کەم سەرقەڵەمەکان هەبیت هاوکات یعنی لەگە کۆمسیۆنی دەرەوە نامە ئەمە گروپەچین لە سوید مۆڵەت پێدراوین ئیتر یەکێتی ئەوروپا بە فەرمی جوابمان دەداتەوە و پەیوەندیمان هەیە لەگەڵ یانە 2011 وەکو گوتم تا ئێستا بەڵام کەمتر چینەیەکێتی ئەوروپا زیاتر بەرە وەزارەتی دەرەوە چین ئەوان نامەکەی تاویلی کۆمسیۆنیشتی ئەوروپا دەکەن یعنی جگە لە مەیل ئەو شتانەمان هەووە لە پەرلەمانی ئەوروپا گروپی ئەفدەی شوبات یان ئەوە تا باوە بڵێ هاوڕێیان بەس لەو پەرلەمانی ئەوروپا دەبی بێمە سەر دروستبوونی پەیج و ماڵپەڕی ئەفدەی شوبات بۆ ئەوی ئەو تێکەڵیە نەبێت بەڵام یەکەم دیداری پەرلەمانی ئەوروپا لە بۆ هەفتەی شوبات وەرگیرایە ئەمن وەرمگرت ئەمن لە بۆدی سیبلۆس کە هاوڕێژی نزیکمە لە 2006 مانجی دەوە ئەمن بۆدیل هاوڕێمە تاوەکو ئێستاکە لە لیژنەی دەرەوەی سیاس پارتی ژینگە بووم بۆ پەرلەمانی ئەوروپا تەلەفۆنم لۆ کرد داوام لێ کرد کە ڕێگەس کەمال و ئەوە وەربگری وتی بەس پێی بڵێ ڕەنزدەر گڕاوی کاک ڕەنزدەر ئەو دووە بانامەی سکرتێرەکە بنێرن لە ڕووی عادات تەقالیت کەتە ئەوەیە بە چاوان ئەمن لە سەکەیسی شێوانی 2019 مانجی دووە یاسەیە کۆتایی دوێ یاسەیە هەڵە نەبووم دووسەی سێ بەهەرحاڵ بەروارەکە گرنگ نییە بەس ئەوە لە ڕێی ئێمە وەرگیرە یەکەم دیداری ئەو برادەرانە بوون کە گەیشتن ناو یەکێتی ئەوروپا دوایەوە ئەنە گۆمیز ئێستا دێمە سەر ئەویش ئەوە هاوڕێیان بەڕاست لەگە ئەمنستی ئەمە بەردەوام پەیوەندیمان هەبووە ڕێکخراوی ئەمنستی ئەنتەرناسیۆنال بەشی عێراق من لە 2006ەوە تاوەکو بدات لەگە سویتم بۆ گودایان گۆمە تاویلی لەندەن دەکەین وێتمەگە تاویلی لەندەن دەکەم بەخۆم بە عەرەبی قسە دەکەم بە عەرەبی بەردەوام نەگە خاڵی جەزائیری سەعید بوومەدوعا یعنی هەژنوێکن ئەبێ بسمەوە ناو ئەوەکان بەس خالید و سەعید بوومەدوعا زۆر لەگەریان لە 2007ەوە لە خەت بوومە دەیان بەیاننامەم پێدەرکردوونە شتم دەداینێ دکۆمنت بەڵگە سیخڕەشی ئەمنستی بووم لە چاک و لە دووە بەس هەمووی لەسەر مافی مرۆڤ یعنی لە چاچ بووم هەر بەون لەگەڵ ئەمنستی ئیشم کردووە هاریکاریان بوومە لە هەموو ئەو ڕوودا و کەیسانی هیچ کەیسەک نەبووە لە کوردستان لە خەڵک پێشێرکاری کرابی ئەمن نەمگەیان دەبێتە ئەمنستی لەبەرەوەی زۆر ئاسان بە تەلەفۆن قسەم لەگەڵیان دەکرد بە مەیلش زانیاریەکانم بۆ دەناردم تاوەکو 2015 کە ئەو کچە کووردە هات لەگەڵی بۆ دەمەقاڵیم یعنی دەمەقاڵیەکم کرد تا ئەو کچە کووردە هات لەگەر 8 عەرەب بووم یەک لوبنانی بووم دەزائیری بەهەرحاڵ هەموو بەشەکان بووم سعید حەداد بوو یعنی کچەکی ئیسپانی بوو ناوەکەی مەسە لە بیر چوار دوای ئەوانە هەموو دەنووسم وە بە بەڵگە لە دەستمەچوو لە ناو مەیلی قادر نادر هەیە ئەوانە بەهەرحاڵ یعنی لە 2006 من تاوەکو 2015 هەتا جارە کاک سەعید ببوورە خالی جەزائیری وتێ تو ئەندامی فەخری ئێمەی بەش عێراق هەر ماشم بوو وەڵی مەیل و شتەکانی بەهەرحاڵ بەس لەگە تێکچوونیم ئەو وەخت خۆی ئەوە نەبووم ئەوە بەڕاست لەگە سندیکای ڕۆژنامە نووسانی سوید یان یەکێتی ڕۆژنامە نووسانی سوید لەگەڵ وانش دانیشتن ماسە چارجار کرد یەکێک لەو کار و چالاکیانەی کەی ئەوە هاوڕێیان گروپی ئەفدەی شوبات یعنی ڕۆژێک کاک شەماڵ عەلی خۆمان لە ئەفدەی شوبات لە خۆپیشاندانەکانی ئەفدەی شوبات گوتی ئەگەر هەر بەرپرسێک بێتە ئەوروپا لە مەوضوع ئێمە بە وێنەی سەردەشت و کاوە و ئەوانە بەرەو پێشیان دەبینەوە سەردەشت و قوربانیانی ئەفدەی شوباتی کورد من بە بیرم هاتوو یعنی
سکاڵیان لەسەر تۆمار دەکەین باشە وەڵا فکرەیەکی باشە لە 25 سێ ئەمن چوم شکایەتم لە مەحموود سەنگاوی کرد مەرفەتا کەریم سنجاری مەلا بەختیار کۆمەڵێک لەو بەرپرسان دوای ئەوە بەرپرسی هەڵبژاردننی پارتی ئێستا ناوەکەی نەبیستووە ئەوانە شکایەتم وان جنسیان هەیە تاوان دەکردم تایبەتی فۆکسم تەرکیزم خستە سەر کەریم سنجاری و عمەر فەتاحی کە دوو بەرپرسی زانیاری و پاراستن و تاوانبار و وەزیری ناوخۆ و ئەوانە بوو نەکە لە ڕووی قانونی و ڕێی دەچێت بڕوا بکەم پۆلیس بە تەماو بچێتەوە کوردستاندای ئەوە لە بەرهەندێ هۆکار ئێستا من نامەوێت باس بکەم سەرکەوتوو نەبووین هیچێک لەوانش بەڵگەم لاواز بوو بە تاق تەمێش بوو چەند ئەهۆڕێیانەی گروپی عەبدەی شوبات و بەس ئەوەش داهێنەری ئێمەیە 2011 ئەمە شکایەتمان لەو بەرپرسانەی کردیەکە هەڕەشەی کوشتنم لێکرا نەک ڕەشەی بچوو یعنی بەجددی و بۆ دۆسیەکی گەورە و بۆ داهێنانێک ئەو یەکێک لە داهێنانەکانی عەبدەی شوباتە کە سکاڵای لە 2011 لەسەر نیوەی مەکتەب سیاسی سەرکردایەتی پارتی کرد ئەزە دوای ئەوە مەزەممە مەلاکرێکار کە ڕۆژێک باسی کرد گوتی خەسرۆ گۆران گوتی وەڵی جار کەسی ڕاوان کردوە ناو برادەیانی جوندە ئیسلام و نازام چون تەقینەوەیان کردووە ئەکسەر دامە پۆلیس دامە بۆتمەوە خەسرۆ گۆران ئەو تاوانەی کردی ئەو مەلاکرێکار لە نەرویست بڕۆ لە خۆتانەگەری دابیش نازام ئیتر گەیاندیانیان نا قەزدم لەسەدە ینی ئیتر لەو ماوانە شتێک ڕوودەدا هاوڕێیان یەکێک لەو ئەوانە کەتین دوو بەرپرسەکان کە بوو کە عەبدەی شوبات چەقی ئەو داهێنانەی کرد پێشتر ڕەنگبی ناڕەزایەتی دژی بەرپرسە بی پێشتر ڕەنگبی کاک دەشتی جەمال جارێک لە برۆکسل بووین خۆ لە برۆکسیش ئەمە چوون بەناوی عەبدەی شوبات چین خۆپشاندانمان دژی مەسعود بارزانی کرد و چینە هۆڵی پەرلەمان لێی ئەم بەناوی عەبدەی شوبات بوو تاریش ینی عەبدەی شوبات و ئەو کوردستان فۆرم و حزبی کۆمەنیست و کرێکاری کوردستان و ئەوسێلایە نەبوو بەڕاستی کردمان ئەوە باسم کردیە لە ڤیددیۆی کە پێویست ناکە بەس داهێنانی کەتنە دوو بەرپرس ئەوە داهێنانی گروپی عەبدەی شوبات بووە حتا فکرەی خۆپیشاندان ئەوە ئەو هاوڕێنە من لە ڤیددیۆش کە بە درێژی باسم کردی هەر گروپی عەبدەی شوبات و ئێمە کە بیرم ئەوە کرد یەکەم جار بکەوینە دوو مەسعود بچینە ناڕەزایەتی بینی ناو هۆڵی پەرلەمانی ئەوروپا لە 2015 ئێمە لە مانجی یەک کەچینە دوو فەلاح مستەفا وەزیری دەرەوە یەکەم تەحەول بوو کاک دەشتی جەمال بەڕاستگوتی جارێک کە 2000 هاوڕێیانی خۆیان لە کۆمونیستی کارگەری شەهید بوونە وتی دوو جاری کەشم باس کردەوە چکۆ شت دەبی بە ئەمانەت بژاو بێتەوە ئەو شێوە خەباتە بەشەکەلانی نازانم ئەگە خەڵشتر کردیتی قلقلا ئەو دەبی بەس ئێمە لە سەری ڕاوەستانە و تا ئێستا بەردەوامیش پێ دەدەن خەبات ئەوە نییە بەس باسکەی و خۆت نامەک بنێری و دیدارێک بکەی و ئیترواسی لێبینی دەبێ ڕابۆست کەیسەک وەربگری وەکو مەحامی هەتا ڕۆژی مەحکەمە ئیتر دەستمان بەو خەباتە کرد دەچوینە مەتاڕەکان سەجادەکانمان لە مەسئول گرت بۆ مۆدیل خۆشببختانە دوای ئەو کاگرانز دەرگراویش ینی هەر بە ناوی عەبدەی شوبات ئەو کار و چالاکی دژی پارێزگاری نۆزات هادی ملپان کرد ینی بۆ مۆدیلێک ئێستاکە هیچ بەرپرسێک لەو هەموو ئەوروپایی ناوێری بە ئیسراعەت بسوڕێتەوە کۆڕوسی مناریش نما ئەم پێشتر هەندێک کار و چالاکیم کردیە بەس بە ناوی شەخسی کردیتم دژی مەلا بەختیار دژی ئەوە مەسەلەن مەحموود سەنگاوی ئەو هاوڕێیانە دەزان 2008 پسم لە مەحموود سەنگاوی کرد لە شیستە ترێف بنمونە و پێشتر قادر عەزیز جارە کاتی ئێرە چمان لە کوردستان بیستار کرد کە لەو ڕۆژانە ئەوم باز نەکردیان هاوڕێیان ماڵپەڕ و پەیزی عەبدەی شوبات کەوا سەرێشەکی گەورەی هەیە کە دەمێت کەمێک بە کورتی باسکەم لێرە چکۆ من هەر دەبی تازە بینە سەر ئەوەی ئەو ڕێگەس کەمالە زۆر بە چاوە کەسێکی زۆر کوڕێکی گەنجە توانایەکی هەیە بەس هەمووی لۆ خۆی بەکاردێنی هەموو کارکردن و جم و جۆڵی تەنیا لۆ دەرخستنی خۆیەتی کە زۆر زۆر بە منی گوتیە ئیش بکەین وەکو ئەو خەڵکە ناوی خۆمان زۆر بینە پێش من هەموو کات ڕەئیم وایە
دیارە ئەو تیپانەیەکو ڕێگەزی گەلێک زۆرن ئیش لە پێناوی خۆ دەرخستن یعنی یەکەم ئامانج خۆ دەرخستنانەوان لە ببینن هیچ ڕۆژێک نە 2003 ناوی خۆی نەنووسی جگەلەوەی تەزویری لەەوە دەکامە دەینە سەر ئەوانە تاریخ و ئەوە نییە بە زۆرم لێ ئێستا کە قسەمان نەکردیە دەبێت خەڵک ڕێزدەوە بگرێت لە بە خاتری کێسی زیندانیانی بادینان بۆ نەمانویستە ئەوە بی ئەگەنا لە خەبات شەون خونی خۆمان لە چاواشە مێژوویەکان لە کەس خۆش ناپین دوای ڕێگەزی ژەمە دەیناسین چ تەیرەکە چ ئینسانەکە چەند کەسێکی بێ پرەنسیب و زۆریش حەز دەکە پێی بڵێ سیم ئەو بڵێ جیم واتە پرسیار وەڵام حەزەکە گەرنگ ناوی بێ کێشەی نییە ئەو بەس ئیش دەکا و لە بە هەندێش ناو ئێمە دەرچوو لەبەر ئەوەی ئاوا بە ئازادانە ڕۆژە دووجار کە بڕوا ناکەم هیچ کەسێک لە کوردستان و پاڤل و مەسرۆژ بەقەت ئەو ناوخۆیان لە بن بەیان نامە بنووسین بە شەو ڕۆژێک هەموو پرەنسیبەکانی ڕێکخراوەی کردیتە ژێر پێڵاوی هەر لە گەرممە بوو خۆی کردە هاوڕێخەر هەموو گاڵ تەمان دەگات دەکرد کاکە دوو کەسین ئەو دەمی ئەمن ئەو بوون کەسە دێمەسەرێ خۆی کرد بە هاوڕێخەر لەمە دەرچوو هەر هەمان شەو خۆی کردە ڕێخەر کاکەەوە پرەنسیب وەرە بە ناوی ڕێکخراوە ئیش دەکا کە ئەوە پەیج بووە منسە دێمە سەری کاکە پەیڕۆ پرۆگرام لە کام کۆنگرا لە کام کۆنفراس چێ شەرعەتی پێدا چەند کۆ بنەوەت کردیە کوبیە ڕێکخەر بارحاڵ ئەوە خۆی مێژوو خۆیتی بەس من ئەوی دێمە سەر ماپەڕ و پێیج ئەوە کۆمەڵێک ئەوەیە لە 2015 مانجی 6 بوو کاک شەماڵ عەلی سزاخان بەورن سێوەخان کاکسامان منی حسان ئەمین ئەمە کۆبنەوەی شکەی ئەودی شوباتمان کردەوە لێمە دەیان کۆبنەوەمان کردە لە پەیج و ئەوەی ماڵپەڕی ئەودەی شوباتیش بەڵام ئەوە لە پێناوی ئەوەی بوون کە چۆن هەوڵ بدەین ڕاگەیاندنەکی یعنی 2015 مۆڵەت وەربگرین بە فەرمی لە سوید پێشتر لێرە بەبێ خۆپشان بەبێ بوونی ڕێکخراوەی دەتوانین مۆڵەت وەربگری هەمووی ئەم نوەرم گرتی داندێ جاریش کاک شەماڵ عەلی وەریگرتیا بەڕاست یعنی بەشێک لە خۆپشاندانەکان ئەو شەشە لە مێدبۆریە پلاس کە خالیدیش لەگەڵمان بوو هەمە خالید هەڵە نەبم ئەویشمان لەگەڵدا بوو خڕبووینەوە کۆمەڵی خەت خوتوتماندانە بناغا ستادگای پێدەگوترێ ئەوە دامان بە دایرەی سکاتە لێر کرد کاک شەماڵ عەلی سەرپەرشتی کرد بە لەوێ بڕیاردرا ماڵپەڕ و پەیزدا بندرێ بەڵام یەکەم جار ماڵپەڕ بە کوردی و ئینگلیزی من کوردی زیاتر بەڕێوە بم کاک شەماڵ عەلی ئینگلیزی بەڕێوە بە ئەو شەش هەفت کەسە ماون هەندە لە مێژ نییە تر ئەمن وتم ئەمن کوڕێک دەناسم پێی دەڵێم ڕێگەزم دەناسی ڕێگەز لە خۆپشاندانەکانی لە تیرۆری شەیکاوە گەرمیانی تا لە مالیزیا بووم یەکێک لەو گەنجانە بخۆی لە ئێمە نزیک دەخستەوە لە مانجی 2014 پێشترم ناسان مەلای بابە خۆی بڵێ چی کردە چی نەکردە تر لە چادەوروبەری من بووم هاریکاریم زۆر دەکرد بۆ ئەویش هاریکاری ببوورندان کات هاریکاری ئێمە لەوەی دەکرد تەکنیکی گەشتەرچی هەبووە ئیتر گوتم ڕێگەس دەتوانیت ماڵپەڕێکمانەوە دروستکەی وتی بەچاوە وتم $300 دەدەمێ دوای دوسێ ڕۆژێ ئەلحاق وتی پارەکەم ناوێ وتی پارەکەم ناوێ خۆ بەخشانە لەوتان دروست دەکەم دوای دوو مانجی یەکەکی دروست کرد بەڵام سادە بوو بەڵام باش بوو ئێمە وتی ئەوم دروست کردیە بەس زمانەکەی لێ گۆڕابوو چارنێ دەکرا بە زمانی ڕوسی ئەوش ئاز بوو بەڵام هەر باشتر بوو لە هیچ و ئێمە ینی قودرەتمان نەبوو لەوە زیاتر و گوتی تەبیعیە بێم لەگەڵتان لەو ماڵپەڕی ئیشکەم وتم خۆشحاڵ دەبم پێشم خۆشە ئیترش دروست کرا دەستمان پێکرد لە ڕاگەیان کاک شەماڵ عەلی توش کێشەیەک بوو کە من نامەوێت لێرە باسکەم وتی قادر داوای لێبوردن دەکەم ئەو ماوەی هیچم پێ ناکری یانی کێشەیەکی کۆمەڵایەتی خۆی توش بوو ئەگەنا کاک شەماڵێشێک لەو کەسانێکەوە کە پەیمان دەدا زۆر جدیە ئیتر تووشی من بوو بەڕاستی ئەوە برادەرانی تریشکان لەوانە
یان هەبوو توانای ڕاگەاندنی نەبوو یان نهاتە پێش تووشی من بوو ڕەگەس لە ماڵپەڕەکەش ئاریکاری دەکرد دەستی پێکرد دوای ئەوە ئەو پەیزە وتی پەیزە چشتا بنێن چۆنە وتم زۆر باشە بەس خۆش بشت بە ناوی عەفدەی شوبات بە مەیلی عەفدەی شوبات بە ناوی گروپی بە ناوی عەفدەی شوبات ئەوە هەموو بە ناوی گروپە نەوەک هیچ شتێک نییە ناوی ڕێکخراوبی شتێک نییە ناوی ڕێکخراوبی ئیشمان دەکرد ئەمن بەڕاستی لە 2009 هەستم پێکرد دوای ئەوە ئەو کوڕە هەندە شوێن بە قەست دەڵێ ڕێکخراو ئیشارە پێ دەکات لە کاتێکدا تا ئێستا ئێمە کە 5 کەس بووینە بدایەتر ئەمن ئەو بوون هەردوو و ڕێخەر بوون هەردوو و ڕێخەر بوون بە تاقتەنێ ڕاو ڕێخەری چێ هەموو جارگال دوای ئەوە کاک ڕەنزەرگڕاوی هات کاک شێروان شێروانیش هات دوای ئەو کاک کارزان عوسمان ئەلی شاتە ناوی لە برۆکسن ئەو پێنجە بوونە وەکو دەستەی ڕاگەیانی پێیج بووینە شتێک نییە ناوی ڕێکخراوی عەفدەی شوبات بی کۆبوونەوە ماسەلەن دەست هەڵبژاردن پێڕە و پرۆگرام شتێکی وامان نییە لەوێن دەربووین جار بەجار شتیان بڵاو دەکردەوە ینی من لام هەمووانەی لە چاک لەگەڵ ئێمە ئیشی کردبی لە ئەوە شت ناو لای من گرنگ نەبووە ئەمن لام زێک دو جارش بەما ڕێکخراو نین گروپ ئیش دەکەم هەچ کۆمە ناکرێم لە گروپ بووم لە ڕێکخراو لە دەستەی بەڕێوبەر و دامەزرێنەری هەردووبی شتی وا بووە لەکوێ بووە هەوڵماندا هەموو یەک بگری لە 2019 ئەوە کاک شەماڵ بەشیر و کاک کۆگر و کاک شێروان شێروانی و ڕازدەر و کاک کارزان نەخاتن لە ئەو شتانە ڕەگەز کەمال خۆی دەستی بە کێشە کرد خۆی دەدزیەوە لە کۆلەبەر ئەوی ئینزیباتیی ڕێکخراوەی سفرە ئەو هیچ کۆنتترۆل ناکرێت یەک مەیلی بە ناوی ئەو گروپی نەکرد بە ناوی مەیلی عەفدەی شوبات نەدەن هەمووی بە ناوی پریڤات شخصی خۆی کۆنتترۆل ناکرێت کە هەر شتێکی کرد ئینگلیزی لە ناومان بەهەرحاڵ ئەو پەیجە دروست بووە من ئەوە شتی مێژوویە بۆیە باز دەکەم تا ئێستاش باسمان نەکردی لە بە خاتری زیندانیانی بادینان بەس لە کەس قبول ناکەین بەزە ئەنتەریاد نییە تاریخ چوونە ژوور بە زۆرم لێ نییە ئەم بە چاواشە نییە کۆمنت هەیە چات لە مەعبێنی هەمومان هەیە ڕەگە لەکنە منیش مەیل ئەوە نمابی بەشەچی مەیل هەیە گروپ چاتی عەفدەی شوبات مایە و شاهید هەیە خۆ بە زۆرم لێ نابێتن ئەوە ئی منە و لە هەمووی کۆمیدی تر کەمە دێنسە بەهەرحاڵ پەیزماندانە من ڕێگەز بوو هەردووکمان بەس ئەو لە ڕانیە بوو کەمترین شتی دەکرد زۆربەی تووشی من دەبوو ئەمە زۆر بەم دەکرد و ئەو ئەزمموی نەبوو لە ناو پەیجە فەلەکان گەورە بوو ئەو زۆر سەر ئێشەی لە بۆ من دروست کرد کوڕی ناو پەیجە فەلەکانی فترەی گۆڕان بوو من هەر ئەوەندە بە شوونی دەڵێم تا فێرە ئینزیباتی مافی مرۆڤ و شەنووسینەکان بی قسەک ئەوەیە دوای ئەوە کاک ڕەنزدەر و کاک شێروان شێروانی هاتن کە هەریەکە و تەکانی باشیان پێدا بە تایبەتی کاک شێروان لۆبادینان یعنی بووە دەواازەیەکی زۆر گەورە دینەمۆ بوو و یەکێک لەو شتانەی تا ئێستاش هەردوو شێروان شێروانی گیرایە و لەو جارش تاکیدی کردەوەتی لەسەر ئەو تیۆرە سیاسیانەی هەولێر بووە هەولێر و دهۆک سلێمانی کەپیگوتیان بە تایبەتی دهۆکو ئەوە شتێکی گەلە گەورەیە و لە قودرەتی ئەو سێ چارەکەشتان هاتێت گروپی ساتەکەشیان کەتە بەدەستی یعنی ئەگەر ئەمە ڕاز نەکەین پاراستن هەیە لە ڕاستی ئەو قسانە سکوزاری یەکەم کە شێروان گیرە هەمووی لێ گیرە هەتا پێ ڕاگەیشتین تەواوەتە فرێماندا دوسێ ڕۆژ مێشکمان لەوەی نەڕوو شێروان شێروانی فرە دەینە دەرێ لەگە فرێشمامدا قەدیمەکانیان هەردەدیتەوە لەو مۆبایلەکان لێگرت و کردبیانەوە بەهەرحاڵ دوای ئەو کاک شێروان هات تیۆری ئەو بادینانی کردیە کاک ڕەنزەر گڕاوی یەکێک لەو داهێنەرانەیە ڤیدیۆی دروست کردیەوە کار و چالاکی زۆر ئەوەی کردیە ڕەگەز کەمالیش خەبەری داگرتیە بەڵام بە تەحەداوە ئەنیم ناشمەوێت لە ئێستا کەدا هەموڵانی ئەو ڕەگەز کەمالە ئەو خەڵک با بێ یانم بە یەک دوو برادریشم وەرە براکەم کەسەیە بزانین هەریەکە چەند بابەتی داگرتی ئەگە سەتادەی داگرتبی ئەگە سەتادەی خەبەر و پۆستەکانی داگرتبی و هەموو کار و چالاکی ئەو دوسێ راپۆرت بووە چەند راپۆرتێک بووە نەک دوسەیەک
لەگەر ڕێکخراوە جیهانیەکانی سۆرانی مامەحەمە و ویکلیکس و شتانە بوو و هەمومان ئیشمان کردیان لە گروپی لە هەفتەی شوبات ئەو پەیج ئەو بۆ مناڵێم شتێک نییە ناوێت ڕێکخراوی هەفتەی شوبات لەو 3 ساڵە چ دەنووسری بەس ئەوە ناسە ناو تەسکەی تاریخ کە تو کۆنگرەت نەبی کە تو کۆڕ و کۆبنەوەت نەبی کە بنەماد نەبی کە دامەزرێنەرت نەبی کە ساڕۆژەکت نەبی ئێستا مەسەن ساڕۆژی ڕێکخراوی هەفتەی شوبات کەیە ئەگەر 5 ساڵە هەبی چ ڕۆژەکە چێ دامەزرێنەری بووە چێ چەند کۆبوونەوەی کردیە هەتا 2000 هەتا لە گەرمان دەرچوو 3000 دانیشتنی ئەوەمان کردیە 4-5 دانیشتنی پەیز ئەومان کردە کو بەڕێوەی بن کو لە ئەوروپا بەرەو ڕێکخراو بڕۆین هەردوو لای لێکتری بدەین هەردوو لای لێکتری بدەین ناویت کێبیین نەگۆڕێ ئەترەوە بۆ دەستی بە مەشاکل کردەوە کە برادران دەزان کە تا ئاخیزار کاک شێروانی سێرەکرد بار حاڵ بە منەسمەوەی و ئەگەر دوو فرسی سەرف کردبی و ئەو پەیجەکرایەوە بە ناوی گروپی هەفتەی شوبات بە مەیلی گروپی هەفتەی شوبات یەکەم کەس کرایەوە خۆ دەتوانێت داوا لە فەیسبوک بکرێتن بە ناوی ویش نەبووە من شتیکەش زۆرە دەزانم لە ئایندە دەبی هەمووی باس بکری هیچ ڕەبتی بەو نییە شتێک ئی ڕێکخراوە چی بی ئی گروپە چی بی کۆمەڵێک کەس بیت بە ناوی تەجەمع دروستکردن شخصی چکرار ئەی بایانی هەندشت پاڤێل و مەسرور و هیچ کەسەکە نییە بڵاوڵا ئەوە کە گوایە ئەگەر ڕێکخراوبی ئیمنە پەیج ئیمنە لۆکۆ ئیمنە علم سەتا دەی کاری چالاک شتوی هاوڕێیان هەموو ئەو چاکاری چالە چەند ئەوروپا دەکرێت نەکرد گروپی هەفتەی شوبات نەکرد ئێمە لە هەموو ئەوروپای خەڵک خەباتی دەکات پەیوەندی نێودەوڵەتی دەکە خۆ کۆدەکە بەزەدەستێک کەس نییە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیانە هەموو خەڵک خەبات دەکات من دەیانێ و کەمال چۆمانی دیار عەزیز شەریف بەنمونە دەڵێم کاوە بێسارانی دەشتی جەمال سەدقاتی ئێمەیان پەیوەندی کردیە و ئەوانە بەشێکن لە ئەندام و ستافی ئەو ڕێکخراوانە تا ئێستاش بە دەگمەنیان نەبی باسی خۆیان کردیە هەموو بە منیشەوە بەقەت کەمال چۆمانی پەیوەندی نێ لەگەڵ ڕێکخراوان نییە دوو جاریش باسی نەکردیە یعنی هەموو خەڵک خەبات دەکە خۆ پیشاندان دەکە کار و چالاکی دەکاتن سیمیناری پەرلەمان دەکە نامە لە بۆ هەموو کوردەک پەرلەمانی هەموو دنیا دەکات ئاخر شت کە تەواو دەبێت ڕەگەز کەمال دەری ئەمن بەرمدان ئەمن بوو یعنی ئەوە نەخۆشە بەهەرحاڵ هاوڕێیان ئەوە بەشەکە لەو مێژوەی کە من لەوم نییە ڕەگەز کەمالیش ماندی بووە ڕاز دەرگڕاویش شێروان و هەموو ئەو هاوڕێیانێکەوە لە دەرەوەی ئەو گروپە خەباتیانەوە من ئەلێرە باز لە هەفتەی شوبات دەکەم ئەوەندەی دەزانم هەموو ئەوانە کەسانی ماندوو ئەوە بوونە بەڵام نووسینەوەی تاریخیش دەبێ خۆی بی من لە کۆتایی دیار ئەوەندە دەڵێم با زیاتر ئەوە دوکمنتێکی مێژوویە لێدوانە لە من کە یەک لە دامەزرێنەرانی هەم گروپی هەفتەی شوبات بوومە هەم لە ناو هەموو ڕووداوەکان بوومە و هەمیش لەو پەیج و ماڵپەڕەی و ئەو کورتم کۆتاییم لە بە هەندێ باس کرد لەبەر هەندێ خاڵ هەبوو کە ئەم دێمە سەری بە درێژتر ئەو دۆسیە من دەشیناسم کوڕەکی زۆر منزەرە حەز دەکە باز بکرێ کێشە نییە لەگەڵیشی باز دەکەین تەواو یعنی ناکرێ مێژوو خەباتی تێکۆشانی خەڵک یان قەشمەری پێکردن بە ئاستەی بە ڕێکخراوی جەماوەری و مەدەنی بکرێتن و هەر ڕۆژێ 20 بەیان نامە بەسەوەی لێ هااتێ بەنای هەفتەی شوبات جوێن بە ئێمە دەدرێت کە لە پەنای ئێمە کە من پێم ڕاگەیاندێ ئەمن یەکەم کەس بوومە پێم گوتی بڕۆ پەیوەندی بە ئەمنستی بکە ڕەوانی ناو پەرلەمانی ئەوروپام کردیە و دەستم گرتیە فێرە خەباتم کردیە سێ پۆستی دەکمە من هەیە کە دەرێتەوە مامۆستا و ئەمنت پێگەیاندێ یعنی ئەم لە بۆم نییە بەڵام یعنی هەندێک شتێ ناکرێت بەو بێ دەرەجە بێ ئەدەبیش بناوی پەیج و ماڵپەڕی خۆم برم ڕێکخراوەکی ئەوەی گروپ ئەوە شتێکی ئۆرگەنازیشنی خۆم بێ جوێنمان پێ بدەی ئەوە لە کەس قبول ناکرێت بەس لە بە خاتری ئەو زیندانیانەی بادنیان کە نەمانویستیا جەوەکەوەبی قسەمان نەکردی وەس لە مەودووە سنوور بوو هەموو کەسێک دادەنێ کاتێک خۆش